بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. سرتا بخير هاتنتانكم سپاسانكم بۆ دەرفەتە. من ناوم محەممەد ساڵح قادرە، ساڵی 1967 لە هەڵەبجە لەدایک بووم. قۆناغەکانی خوێندنم تا دوا ناوەندی هەر لەوێ تەواو کردووە. پاشان کولێی ئیمام عەزەم تەواو کردووە، دواتریش ماجستێر و بە دوای ئەوشا دوکتۆرام هەر لە ئیمام عەزەم تەواو کردووە. بەنسبەت نووسینەوە نووسینی من ئەگەڕێتەوە بۆ ساڵی 92 لەوێەوە دەستم بە نووسین کردووە. کاتێکەوەکو سەرەتا ویستم هەندێک معنای وشەی قورئانی کەلیماتی قورئانی بنووسم. دواتر پرۆژەکە بووە ئەوە کەواکو چەند جزمێک لە قورئان تا 12 جزمێک نووسی بە کوردی و پاشتر وای لێ هاتکەوەکو کردمە تەفسیرێکی تەواوی هەموو قورئانم نووسی و بە چاپ گەیەنرا لە حدودی ساڵی 2000 ئەو دەورانەدا. دو ئەوەکەوەکو لە خوێندنی دکتۆرا و ماجستێرەکەشمە لە ماجستێرەکە بەحسێکم نووسی بە ناوی التدرج في المنظور الإسلامي و لە دکتۆراکەشمە باسی تەفسیرەکەی مەلای گەورەم نووسی کە الشيخ محمد بن عبد الله الجلي وجهوده في تفسيره أوش ما قل دكتورا كما كالسر تفسيرك ملاك غورو منهج شوازي نوسيني أو تفسيري أو ك للدبر قانوسيتي أوش بابتك ترمه ببالوانشا من مثلا حزم لحديث ودراسة حديث وخلنا ونوسين بوا ويدسم بترجمة كدني صحيح بخاري كرد پێش ئەوەی لە دکتۆراکە وەربگیرم حدودی 1500 حەدیثێکم لێ تەرجەمە و مانا کرد. دواتر لەوێ وەسام و ئەو کتێبەش کە لە ماجستێرەکان نووسیم بە ناوی التدرج في المنظور الإسلامي وەرم گێڕا سەر زمانی کوردی، بەڵام تا ئێستا چاپ نەبووە، حازری چاپە بەس چاپ نەبووە. ئەوە تقریبا شتە زۆر ڕئیسیەکانە من نووسی بێتم لەگەڵ کتێبێکی فقهیشا بە ناوی پوختەی شەریعەتی ئیسلام. ئەوش لە حدودی 750 لاپەڕەیەکە ئابێ فقهێکی ئیسلامیە بە بەڵگە و دەلیلەوە بە کوردی و بە کورتی نووسیمە. سەرەڕایەوە چەندین نامیل کە شتی بچووکەوانەشم نووسیوە کەوانە زیاتر کتێبی بچووک و وردن. وڵا زۆر گرنگ و مهمە لە ماڵە لە هەموو ماڵەکە کتێب هەبێ، چۆ کتێب سەرچاوەی زانیاریە، سەرچاوەی گەشەکردنی عەقڵ بەرەو پێشچوونی عەقڵە و هەمیشە ئەو کەسانی کە لە هەر ئاسێکا بن کە بە پێی ئاسەکەی خۆیان کتێبە خوێندنەوە سەقافە و معلومات و زانیاریان هەمیشە لە گەشەکردن و بەرەو پێشچوونایە و ئەتوانن زیاتر لەو چواردەور و محیطەی خۆیان زانیاری و معلومات بزانن. کتێب هەموو جۆرە بابەتێکی تایە، هەموو جۆرە زانیارێکی تایە، بە تایبەتی ئەگەر بێت و ئەو مەکتەبە و کتێبەی کەواوەکو لە هەر ماڵێکە هەیە کتێبی ئەمە جۆر و هەمە چەشنی تیابێت لە بواری جۆرا و جۆرە، ئەو کاتە ئەو کەسانەی کە مطالعەیانەکەن و دەیخوێننەوە زانیاری جۆرا و جۆر و زانیاری هەمە ڕەنگ و هەمە چەشن دەربارەی هەموو شتەکان ئەزانن. بەڵام ئەگەر بێت و کتێب نەبێت لەوانەیە ئینسان تەنها ئەو زانیاری و معلوماتانە بزانێت کە لە دایک و باوکیەوە یا لە محیتە تایبەتیەکانە، لە قوتابخانە، لە دایرەکەیە، لەو شوێنەکەوە ئەژی هەر ئەوانە بزانێت. بەڵام بەهۆی کتێبەوە و ئەو زانستان و ئەو معلومات و ئەو زانیاریانەی لە کتێبەکانە هەیە ئەو کەسە ئەتوانێت هەتا بگەڕێتەوە بۆ چەرخەکانی پێش خۆی بزانێت چی ڕوویداوە، چی بووە. لە ڕووی کتێبە ئاینەکانەوە شتێکی وەکو قورئان بخوێنێتەوە، حەدیث بخوێنێتەوە، ئەزانێ ئیسلام چییە، ئەحکامەکانی ئادابەکانی قورئانە خوێنێتەوە، ئەو بەسەر هاتوو چیرۆک و باسانی کە قورئان هی گەلان و میلەتان و پێغەمبەرەکان عەلەیهیمو السەڵات وەسەلام باسەکە شارەزایی و معلوماتێکی زۆری لەسەر ئەو شتانە بێنی. ئەم لەم سەردەمەی خۆیان لەم شوێنەی خۆیان ئەتوانێت ئیطلاعی بەسەر هەم بۆ ئاسۆی بە دەوروبەری خۆیان هەبێت جیا لە شوێنەکەی خۆی، هەم بۆ گەڕانەوە بۆ مێژوویش زانیاری لەسەر چەرخە پێشینەکان هەبێ وەک ئەوەی خۆی لەگەڵیان بژی.
بۆیە جارێکیان لە عەبدوڵای کوڕی موبارەک ئەڵێن نایی دانیشی لەگەڵمانە، ئەویش ئەڵێ وەڵام من لەگەڵ هاوڵانی پێغەمبەر صلی الله علیه و سلم دانیشم. مەبەست ئەوەیە ئەچمۆ لە مەکتەبەکەما کتێبە خوێنمەوە کە سەحابەکانی پێغەمبەر چی ئەفەرمون، چی لە پێغەمبەر ئەگێڕنەوە، فەرمودەکانی پێغەمبەرم بۆ ئەگێڕنەوە، ئەچم لەگەڵ ئەوانە ژیم. یا هیتر ئەڵێ مەسا لەگەڵ پێغەمبەرە ئاژیم صلی الله علیه و سلم. هەمیشە گوێ لە پێغەمبەر ئەگرێ و فەرمودەی پێغەمبەرە ئەبیسێ و ئەخوێنێتەوە مطالعەکە. یا کەسێک کتێبێکی مێژووی ئەخوێنێتەوە، دەربارەی شەخصێک بێ، دەربارەی گەلێک بێ، دەربارەی دەسەڵاتێک بێ، یعنی ئەو کاتە ئەو ئەچێتە ئەو شوێنەوە کەوا ئەو ڕووداوەتی ڕووداوە. ئەمە هەمووی لە ڕێی کتێبە و لە ڕێی خوێندنەوەی کتێب و گرنگیدان بە کتێب و بوونی کتێب لە ماڵەکانە ئەو کەسە توانی ئەم هەموو زانست و زانیاری و معلوماتە بەدەستبێنێ. ئەگەر ئەمانە نەبێ هیچ لەم شتانە بەدەست نایە. خۆی گرنگە، بەڵام ئەو هەمە جۆریە پەیوەندی بە چەند شتێکەوە. یەکەم توانای دارایی دەورە بینی. مەلای گەورەی کۆیە ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ ئەو کاتەی خۆی 1000 دینار زۆر بۆ 1000 دیناری عێراقی و کات ئەڵێ من سەبایی 1000 دینار کتێب مەوێ بەس کە پارەم نییە بیکڕم چی بکەم. یعنی سەرچاوەی دارایی گرنگە بۆی کەسێک بتوانێ هەموو جۆرە کتێبێک و هەموو چەشنە کتێبێکی هەبێ و جگە لە ئەوە شوێن و ڕێگەی ئەوێ. مەساگە تۆ بتەوێ کتێبی زۆرت هەبێ و لە هەموو بوارێکا کتێبت هەبێ، پێم وایە بەقەو شوێنی خانوویەک ماڵێک جێگە و ڕێگەی ئەوێ. بۆیە خەڵک لەبەر کەمی دەسەڵات و کەمی ئیمکانات چ لە ڕووی کڕینیوە، ینی مادەکە کە پێی بکرێت، چجە لە ڕووی جێگە و شوێنەوە کە تایە دابنێ، ناچار مەستا کورت ئەبێتۆ لەوانەیە لەو بواری کە تۆزێت تایبەتمەندی خۆیەتی. سەرڕای ئەوە ئێستا ئەم مەسلەی کۆمپیوتەر و ئەنتەرنێت و کتێبی ئەلکترۆنی وانش وای کردو بەشێک لەوینەی وەکولە تعویزی ئەوەی کردووەتەوە. یعنی ئێستا من بەڵێ مەکتەبەکەم زۆر گەورە نییە، بەڵام لە ڕووی ئەو کتێبە ئەلکترۆنیانەوە مەکتەبە شامیلەوە هەر کتێبێکی گرنگ مەساکە لە ئەنتەرنێتە هەبێ دایە بەزیێنم، ئەتوانم زۆرێ لەو کتێبانەی کە پێویست من لەوێ مەسلا توانیمە مەسلا هەم بن، هەرچەند بە شێوەی کتێب و ئاوا لە بەردەساوێ خۆشتر و چاکترە، بەڵام تر ئەوش لە ناچاریە باش، ینی حەلێکی تا ڕادەیە باشە بۆ کەسێکەوە بوو دەسەڵاتی نەبێ هەموو کتێبانی کە حەزی لێتی و پێی خۆشایی بێ دەستی نەکەوێت، ئەتوانێت بۆ کتێبە ئەلکترۆنی بەشێکی ئەو بۆشایە پڕکات. ئەوەی کە تۆزێک کۆن بێ پێم وایە هەندێک کتێبی باوکم هەیە خوافریکا کۆنن ئەو کتێبانەی کاتێک ئەو لە ژیانە بووە کە وەفاتی کردو بەشێک لە کتێبەکان کەوتونەتە لای من، هەندێکیان کە زۆر کۆنوین بوون ئەوە فەوتانمانێنی بە کەڵک نەهات، ئەوانشان کەوا ماون و کۆن و بەس بەرگوشتەکانیان باشی هەڵامەتۆ کتێبێکی تاجەکە تا ڕادەیە کۆنە بیرم دێ من مناڵ بووم ساڵێکیان حاجێکی دۆستی باوکم چوو بۆ حەج تی حەزەکەی چیت بۆ بێنم وتی وەڵا ئەو کتێبی تاج الوصولم بۆ بێنە. تاج الوصول کتێبێکە ینی کۆمەڵی حەدیسی لە بەگوێرەی بابە فیقیەکان هێناوە و کتێبێکی جوان و مرەتەبە، هەرچەند حەدیسی زەعیفیشی لێرە و لەوێتیایە، بەڵام لە عموما کتێبێکی جوانە و ئەو کاتەکە بۆ ئەو سەردەمەکە ئەو پیاوە هێنای بۆ باوکم شتێکی نایاب بوو ڕاستی. ئەوە کتێبێکی کۆنە ئیتر ینی ئەو کتێبانە کە هی باوک من کە ماونەتەوە کۆن بن ئەوانن کە لە مەکتەبەکەی منە هەبن. کاتێک کە ئەگەڕێیتەوە بۆ بڵێن چەند ساڵ سەدەیەک لەمەوە پێش، ئەوەی کە من لە دەمی هەندێ مامۆسای بە تەمەن بیستومە، ئەوش ئەوەیە کە ئەیسەلمێنی ئیسلام زۆر کاریگەری هەبووە لەسەر و کەوەکو ئەسڵەن هەر کتێب و نووسین و سەقافە و زانیاری هەبێ. ئێمە بگەڕێنەوە بۆ حدودی 60-70 ساڵ 50 ساڵ لەمەوە پێشیش خوێنەوار تەنها خوێنەواری ئاینی بوو. حتى ئەو ئەحزابانە کە دروست بوون ئەلمانی بوون وەکو حیزبی شوعی کوردستانی، حیزب پارتی دیموکراتی کوردستان، کادیرەکانیان مەلا و فەقێ و ئەوانە بوون، ینی کادیری تر نەبووە بڵێ لە قوتابخانە تەخەڕوجی کردو قوتابخانە نەبوو.
هەرچی کادیرە هەرچی خەڵکیکی مسەقەفە کەسێکواکو شاعیرە ئەدیبە نووسەرە عەریزە نووسە ئەوانە هەمووی مەلا و فەقێ و ئەوانە بوون کە لە حوجرە و تەخەڕوجی حوجرەیان کردووە لەسەر دەستی مامۆسایانی ئاینە پێگەیون یعنی ئێستا بڕۆرەوە بۆ 50 ساڵەمەوە پێش شاعیرێکمان نییە مەلا نەبێ مەلا و ئەگەر مەلایش نەبێ فەقێیەکە لە حوجرە خوێندوێتی ئەوە من یەک نمونەی زۆر جوانم لا ینی لەو ماوانە کتێبێکم پیا کرد کتێبێک باسی مەلا حەسەنی دزڵی ئەەکە ئەم مەلا حەسەنی دزڵی حدودی 70 ساڵەمە پێش وفاتی کردو لەم منتیقی هەورامان و بانی شار ئەوانە ژیاوە و دوای تێکەڵاوی لەگەڵ هەڵەبجە و خورماڵ ئەوانە بووە و لەسەر زیرەکی خۆی و کێشەیەکی تەلاق بۆ لەگەڵ هەندێک مامۆسا و شتا مناقەشەی بۆ ئەو ڕای پێچەوانەی هەبووە گەیوەتەوە لەگەڵ مامۆسایانی هەڵەبجە مناقەشەی کردووە کە ئەوان نەیانتوانی وەڵامی بن و نردویانە بۆ کەرکووک بۆ لای قازیەکی شەرع کە زمانی عوسمانی لێوە بوو دواتر نردویان ئەوش نردێتی بۆ لای مفتی بەغا لێ مفتی بەغاش بەڕحاصل ئەوش بەدەستیەوە هەر داماوە والی بەغا بە قەزیەکەی زانی والی بەغا 15 زانا و مامۆسای گەورەی بەغای کۆ کردوتەوە وتێتی ئەگەر تۆ چاری ئەم مامۆسانە بکەیت و وەڵامی تۆ نتوان بدەنەوە تۆ بتەوێت ئەتکەمە مفتی بەغا بتەوێت ئەتکەمە قازی القوزاتی بەغا دوای مامۆساکان کۆکاتە مامۆساکان هەمویان دامێنن لە بەردەستی ئەو مامۆسا بەڕێزەمەند حەسەنی دزڵی بۆیە ئەڵێ دەی کامیان تێ با بوو کەم ینی مفتی بەغا یا قازی القوزات ئەڵێ هیچ کامیانم ناوێ بمنێرە بۆ ئەزهەر یان بۆ مەدینە بۆ خوێندن وڵا دواتر ئینێرە بۆ ئەزهەر لەوێ ئەچێ لە ئەزهەر 2-3 ساڵ لەوێ خوێندن تەواوکە ئەبێتە مامۆسای ئەزهەر 9 ساڵ لەوێ مامۆسا ئەبێ لە ئەزهەر دوای دێتەوە بیری کوردستانەکات و یێتەوە بۆ هەورامان لە دزڵێ بێتە مەلا و ئەوەنە کەم دەست و فەقیرە بێ خۆی ئەچێ بە کۆڵ لە شاغداریێنێ بۆ خۆی تا بە خەڵک ناڵێ خەڵکەوە باو بۆ خەڵکداریان بۆ مەلایەناوە بەس ئەو خۆی بە کۆڵ ئەهێنێ جا ئەڵێ ڕۆژێکیان یەک دوو کوڕی ئاوا ئاغا و ئەوانەی پێگەشت سواری بە سواری ماوینەوە بوون ئەوش بە کۆڵ و دارەکەی بە کۆڵە بوو تیان مامە خۆلا با نەوی بەژێرەوە ئەوش زۆر سوحبەتی وتی کورە با بوومە ژێرە و مێزەرەکەیشم بێتە ژێر سمی وڵاخەکەی ئێوە مبارەک ببێ کوڕی شێخ بوو مبارەک ببێ دوای ئەویان ناسیتر زۆر معجزارەتیان بۆ کرد و ئەی مامۆستا بۆچی خەڵک دارەوە نایەنەوە تۆکەی شاینی ئەوەی داربێنی بە کۆڵ و تی بەخوا من ئەوەنە دینەکەم بە قۆت نیە لە جێ ئەوە بم خەڵک دارم بۆ بێرێ من هەر بەشی خۆم دینم پێوەنم دین پێێنێکەوە خەڵک دارم بۆ بێنێ یعنی شتی ئاوە عەجایب بۆ لە کوردستانە بەڕاستی و زۆربەی ئەو کتێب و سەرچاوانەی کە مامۆسایانی ئاینی و فەقێکان لە حوجرەکانی کوردستانە خوێندویانە بەشی زۆری ئەو کتێبانە بە تایبەتی کتێبەکانی نەحو و سەرف و بەلاغە و مەنتیق و ئەوانە مامۆسایانی کوردستان خۆیان نووسیویانە و بەدەستنووس نووسراوەت و زۆربەی تا سەردەمانێکی 30-40 ساڵەمەوە پێشش هەر دەستنووس بووە لەو چ لەم ئەخیرانە چابوون ئەمە هەموو هەر دەستنووس بووە وە کتێبی زۆر نایاب و عەجایبیان نووسیوە ینی لە تەفسیرا کتێبی عەجایبیان نووسیوە لە فیقا کتێبی عەجایبیان نووسیوە بە تایبەتی لە نەحو و سەرف ومان کە پێوتێ عیلمی ئالە هەر زۆر کتێبی مهمیان نووسیوە ینی مەلای کورد ئەوەنە زیرەک بوون ئەوەنە بەتوانە بوون کە چوونەتە بەغا دانەدانیان چووەتە بەغا لێ بووەتە مفتی عێراق مەسەلا ئەمجەد زەهاوی چووەتە عێراق بەغا چووەتە بۆتە مفتی لە سلێمانی ژیاوە چووەتە بۆتە مفتی عێراق مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس کە چووەتە بۆتە ڕەیسی عولەمای عێراق ڕابوونی ئیسلامی بەڕاستیش ئەتوانم لێ قۆناغێکی ترە لە گرنگیدان بە کتێب چونکە ئەویش گرنگی داوە بە هەندێک سەرچاوە کە ئەو سەرچاوانە پێویستی کردووە کە بهێنرێتە مەسەلا کوردستان و ئیتر ئەو کاتانە ئەگەر کتێب بوو بێ بە کتێب پیاکراوە ئەگەر کتێبیش نەبوو بێ ئیستینساخی لێکرابێ یا بە دەست نووسرابێتەوە ئەوش ینی وای کردبوو کەوا پێم وایە ئەو ڕابوونی ئیسلامی لەوانەیە لە هەر شارێکە لەوانەیە هەر ماڵێک ئەو کەسانی کەواکو زۆر گرنگیان بە ئیشوکاری ئیسلامیەدا مەکتەبەیەکی بچووکی هەبوو بێ و ئەوانی کەواکو زۆرتر ئیشوکاریان کردو لەوانەیە مەکتەبەی گەورەیان هەبوو بێ چونکە کارەکەیان ئیشەکەیان وای خواستووە کە بێ کۆمەڵێک سەرچاوە و کتێب لە تەفسیر لە حەدیث لە کتوبی تەزکیە و ئەخلاق و ئەو بابەتانە ئەبوو لە بەردەستیان نابووایە چونکە ئەو پەروەردە و ئەو هۆشیاری ئیسلامی ئەوان ئەیان ویست بیکەن بەبێ بوونی کۆمەڵی سەرچاوە نەئەکرا
جا سەرچاوەکان ئەتوانین بڵێ بە شێوەیەکی گشتی ئەبوونە دوو بەشەوە. بەشێکیان زیاتریشی حەرەکی و وریاکردنەوەی موسڵمانان بوو، ئەوە زیاتر لە ئەو نووسەرە ئیسلامیانە کە لە عالەمی ئیسلامیە هەبوون لەو سەردەمانە هی ئەوانە بوو دەست ئەخرا لە ڕێی بەغا و کەرکووک و شوێنانەوە مەسا و کتێبانە یا کەسێک ئەچوو لە خارج و ئەیهێنا نوسخەکانیش کەم بوون بە زۆری مەسلا یا ئەنووسرانەوە یا بە شێوەیەکی تۆزێک ناڕەحەت ئیستینساغ بکرانایە. بەشی دووەمیشی سەرچاوە ئەساسیەکان وەکو کتێبی تەفسیر، کتێبی فەرمودە و حەدیث، کتێبی وەکو ئیحیا علوم الدین ئیمامی غەزالی، ئەو جۆرە کتێبانە کە هەر هەبوون وەکو کتێبێکی ڕیاض ساڵحین، ئەمانە کە زۆر پەروەردەیان لەسەر ئەکرا و خەڵکیان لەسەر فێر ئەکرا و ئیسفادە لە سەرچاوەکان ئەکرا. بە هەردووکیانەوە بووبوونە ئەوەی کەواوەکو کوردستان و میلەتی کورد بەتایبەتی لە کوردستانی عێراقا جوڵەیەکی تێبکەوێت لە ڕووی پەیدابوون و بڵاوبوونەوەی کۆمەڵی سەرچاوەی ئیسلامی کە لەو کاتانە پێویست بۆ ئیش و کاران. یعنی ئەو کەسانی کەواوەکو بەتایبەتی دام و دەستگا ڕسمیە حکوومیەکان وەکو قوتابخانەکان وەکو زانکۆکان، پەیمانگاکان، دەستگای ڕۆشنبیریەکان، دەستگا ڕاگەیاندنەکان ئەمانە ڕۆڵی خۆیان ببینن لەو بوارە کەواکو گرنگی و ئەهمیەتی خوێندنەوە پیشان بدەن. پاشانیش هەندێک محەفیزات هەبێ هاندەر، مەسەلا جاری وایە مسابقەیەک ئەکرێ، بۆ نمونە مسابقەیەک ئەکرێ سیارەیەک دەرەچێ بە سەدان هەزار کەس بەشداری ئەکا بێ ئەوەی خەڵک بیر لەوە شکات و ئایەوە حەڵاڵە حەرامە چییە، بەڵام با بێ مسابقە دروست کرێ بۆ خوێندنەوە. مەسلا ئەو کەسانی ئەم کتێبە خوێندنەوە دواتر تاقیکردنەوەیکی تیایەن یەکەم و دووەم و سێمەکان فلان دیاریان پێ بدرێ، فلان هەدیە و بەخشیان پێ بدرێ بۆی خەڵک وردەوردە لەگەڵ خوێندنا ئاشنابێت. ئەوە یەک. دوو، ئەوانی کەواکو خۆیان ئەزمونێکی قوڵ و چاکیان لە خوێندنەوە و مطالعە و بەدواچوونە هەیە، ئەو ئەزمونەی خۆیان ئەو شتانە وای لێکردون کەواکوان زۆر حەز و خولیای خوێندنەوەیان هەبێ نەقلیکەن بۆ خەڵکیکە. یعنی بەڕاستی ئەو کەسانی کە زۆر ئەخوێندنەوە، ئەو کەسانی کەواکو زۆر خولیای خوێندن، ئەو کەسانی زۆر متابعە و بەدواچوون و گەڕانیان هەیە بە دوای شتا لە هەر بوارێک بێ لە بوارە زانستی و عیلمەکانە، یعنی کۆمەڵێک شت دافع هاندەر وایان لێکا کەوا بکەن. ئیتر هاندەرەکە قیامەتی بێ، دنیایی بێ، هەردووکیان بێ، ئەوانە ئەبێ ئەو ئەزمونانەی خۆیان ئەو پاڵنەرانە بخەنە ڕوو بۆ گەنج و لاوەکان بۆی کەواکو وایان لێ بکەن بخوێننەوە. یعنی من بەڕاستی لەم دوێنێ سەفەرم کرد بۆ هەڵەبجەی تازە لە ماڵێک کوڕێکم بینی زۆر دڵخۆش بووم. کوڕێکی گەنج لە خۆناغی چوارەمی زانکۆ بوو، لەو ڕۆژانە مەسا هەموو قورئانی لەبەر کردبوو. یعنی ئەوە معناوە ها ئەوەش جۆرێکە لە خوێندنەوە کە کوڕ ئەوەنە لەگەڵ قورئانە بژی، ئەوەنە مطالعەی بکە، ئەوەنە حیفزی کە، ئەوەنە لەبەریکە لەو تەمەنە گەنجە لەو کاتە کە خەڵک خەریکی فەیسبوک و ئەنتەرنێت و ئەو جۆرە شتانەی ئەم کوڕە توانیوێتی سەرەڕای ئەوە پلەیەکی باشی لە خوێندنەکەیە بەدەستهێناوە توانێتی هەموو قورئانی پیرۆز لەبەر بکە. یا مەسلا برایەکی تر هەر کوڕێکی گەنج کە هات سەری لە خۆمدا هەوڵی داوە پێشبڕکێیەک بۆ خوێندنەوەی و لەبەرکردنی فەرمودەکانی پێغەمبەر بکە کە نزیکەی 2000 کەس بەشداریان کردو لەو مسابقە لەو پێشبڕکە. دواتر هەدی گەورەشیان داوە بە 10 نەفەری یەکەمی پێشبڕکێک، هەر لە بردن بۆ عەمرە تا کۆمپیوتەر بۆ کڕین تا هەدی بە نرخ و مناسب پێدان بە 10 نەفەری یەکەمی. یعنی تۆ بێ لە ڕووی معنەویوە، لە ڕووی مادیوە، لە ڕووی تەشجیعەوە، لە ڕووی کات بەفیڕۆ نەدانەوە، لە ڕووی لاسایکردنەوەی گەلانی پێشکەوتووە کە من راپۆرتێکم خوێندەوە کە خەڵکی ئەم وڵاتە عەرەبی و ئیسلامیانە لە ساڵێکە 1000 سەعات زیاتر سەیری ئەنتەرنێت و تەلەڤیزیۆن و فەیسبووکەکە لە کاتێکە هەموو پرۆسەی خوێندنە لە هەموو پرۆسەی خوێندنا ساڵەکاڵێ کەمتر لە 600 سەعات وایان کە زۆر جدی بێ خوێندنەوە و مطالعە و دەرس خوێندنی هەیە بە دەوامەکەشو، بەڵام 1000 سەعات
بەس ئەم ڕێژەی خوێندنە لە ئەمریکا زۆر بەرزە، لە ئیسرائیل زۆر بەرزە، لە ئەوروپا زۆر بەرزە، لە بەریتانیا، لە فەڕەنسا، لە ئەڵمانیا ڕێژەیەکی باش خوێندنەوە هەیە. بەڵام ئەم میلەتانە بەناو موسڵمان و خۆمان و کورد و عەرەب و فارس و تورکۆمانە ڕێژەی خوێندن و خوێندنەوە و نووسین و کتێب چاپکردن و فرۆشی کتێب زۆر کەمە. بەڵام بەباری ترا بەشتی ترا مەسا زۆر ئیحتیمامات هەیە. ینی هەند ئەم شتە دنیایانە سەتەلایتیەکە، ئینتەرنێتیەکە، نەزەم فەیسبووکێکە کە ئەمانە سەرچاوی زانیاری نین بەڕاستی. ئەمانە چۆن لەی وەکو لە فەوشت وانێ شتێکی دەست و برد و بەپەلە. ئەگەر نا ینی شتێک لە فەیسبووکە نووسیەوە سەرچاوی زانیاری نییە. جاری وایە مەستا کەسێک خۆی مانوو کردووە 4 دێڕی نووسیوە لە فەیسبووکە 100 کەسی تر نەقڵیەکە بەبێ خۆمانووکردن. تۆش بڕۆ خۆت بخوێنەوە، بڕۆ خۆت پشت بە خۆت ببەسە، بڕۆ خۆت زانیاری وەرگرە. زۆر معلومات هەیە هەڵەیە، تۆ بە زۆر بە دواچوون و گەڕان ئەزانی ئەو معلوماتە هەڵێ. زۆر ڕووداوی مێژوو هەیە وان نییە، تۆ بە دواچوونی خۆت ئەیدۆزیتەوانی. یعنی ئینسان ئەبێ لەزەت ببە، چێژ ببە لەو مطالعە و خوێندنەوە، ئەنجا ئەبێتە خولیای، ئەبێتە شتێکی خۆش لای. لە ڕووی ئاینەوە بێت تۆ بزانی ئەوە مەسلا قورئانە خوێن تۆ عیبادەتە، حەدیثی پێغەمبەر خوێن تۆ مطالعەیەکی عیبادەتە، فقه و شەرع و شتەکانی تر ئەخوێنیتەوە خۆمانەوەکەی لەگەڵا عیبادەتە، مێژوو ئەخوێنیتەوە ئیسفادە بە خۆت و گەل و نیشتیمانەکە تەگەینی عیبادەتە. خۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی ئەبڕیت و خۆت زۆرمانەوەکەی لەگەڵ خوێندنەوە مطالعەی کتێبە، ئەوە هەمووی دوای بێتە ئینسانێکی پسوەر لە بوارێک لە بوارەکانە ئەتوانی داهێنان بکەی، معلومات بدەی بە خەڵک، گەلەکەت پێش بخەی لە بوارێک لە بوارەکانە تۆ ببیتە کەسێکی زۆر شارەزا و پسپۆر کە لەوانەیە زۆر شت دابێنی بۆ میلەتەکەت کە زۆر دەرگای سەرکەوتن و پێشکەوتنی لە بەردەما بکەیتەوە. بەڵام ئەگەر مطالعە نەبێ هەر ئینسان بەشتی کەم و بچوو کوشتۆ خۆی مەشغوڵەکە و عمری تەواوە بێ و هیچ بە هیچ ناکا. وەکو سەید خود بەفەرمێ یەتە دنیا هیچ بۆشایە پڕ ناکە کە وەفاتیشەکە هیچ بۆشایە دروست ناکە، یعنی وەکو نەهات بێر وایە. بەڵام هی وا هەیە کە دێت لەبەرەوە ئەوەندە گەورەیە و ئەوەندە جێدەست و جێپەنجەی دیارە بۆشایی گەورە دروستەکە کاتێ لە ژیانە، ینی بۆشایی گەورە ئەگرێ، ڕۆڵی گەورە ئەبینی. کاتێکیش کە دنیا بەجێ لە وەفاتەکە بۆشایی گەورە دروستەکە، خەڵکەڵەن کەس ناتوانێت شوێنی بگرێت بۆ چکە زۆر بەتوانا بۆ، زۆر لێ هاتوو بۆ، زۆر کاتەکانی بەفیڕۆ نەداوە. ئیجابێ هەندێک نمونە بۆ کەسانە بین توها لە خوێندن، لە مطالعە، لە کتێب نووسین، لە دەورکردنەوەی کتێب بۆی لاسەیان بکەنەوە. من لە ژیانی محەدیثێکا ناوی ئیبن مەندەیە ئەڵێ ئەم زانا تەمەنی 20 ساڵ بووە، لە وڵاتی خۆی لەولای ئێران و ئەفغانستان و هاتووە، دەستی بە نووسین و خوێندنەوە و کۆکردنەوەی فەرمودەکانی پێغەمبەر کردو صلی الله علیه و سلم. 45 ساڵ بەم وڵاتانی شارانی عالەمی ئیسلامیە گەڕاوە لە سەردەمی خۆیان، تەمەنی بۆتە 65 ساڵ گەڕاوەتە بۆ وڵاتەکەی خۆی. لە 20 ساڵیا دەرچووە. ئەو ئیبن مەندە وەکوتم لە تەمەنی 20 ساڵیا لە وڵاتی خۆی دەرەچێت، 45 ساڵ بەم شارانە هەر لە نەیساپور و قەزوێن و یەتە بەغا و یەتە بەسرە و ئەچێتە وڵاتی حیجاز و شام و یەمەن و هەموو شوێنانە ئەگەڕێ لەو کاتاکەواکو شوێنی شارستانی و عیلم و زانست و فەرمودەی و زانایانی فەرمودەی لێ 45 ساڵی پێچێ پاشان کە گەڕێتەوە بە وڵاتی خۆی تەمەنی بۆتە 65 ساڵ. واتە بە گەنجی و زۆر لاوی لە ماڵ دەرچووە، ئێستا زۆر ڕیشی سپی بۆ و تەمەنی چوەتە ساڵەوە گەڕاوەتەوە. باشە ئەمە لەکوێ؟ ئەمە ئێمە ئێستا کەسێ تااقەتی نێ کتێبێکی 50 لاپەڕی بخوێنێت. ئەڵێ باری ئەو کتێب و حەدیثانی کە نووسی بووە چەند وڵاخ و وشتر باریەنا بۆ خەڵک وایان زانێ ئەمە چۆن ئەڵێ ڕۆن و برنجوشتیە ناوە سێرەکەن ئەمامی دەفتەرە و کتێبە و نووسیوێتی و تێگەی. ینی ئەبێ ئێمە ئەو ڕۆحێتە دروستکەین لە خەڵکە. ینی ئێستا لەم سەردەمە ئێمەشا عالمی وا هەیە، زانای وا هەیە لە شەو ڕۆژەکە لەوچێ 10 سەعات 15 سەعات بخوێنێتەوە بنووسێ، بەردەوام لە معنی بەدواچوون و گەڕان و تحقیقات و ساغکردنەوە و ئەوایە. هەر کەسێ بێوێ ئینسانێکی بەتوانا بێ
شت دابهێنێ ببێتە پێشەوایەک بۆ خۆی و بۆ گەل و میلەت و ئاینەکەی ئەبێ زۆر خۆی ماندووکە بێ زۆر هەوڵ بدا کە ئەم مەجای خوێندنەوە و نووسین و مطالعە و دیراسەش یەکێکە لەو بوارانە هیچ جۆرە پێشکەوتنێک نییە بە دیراسە و لێکۆڵینەوە و نووسین و بەحەز نەبێت پێگەی کەس لە خۆی نابێتە لە پڕا نابێتە کوڕێ یعنی ئەدیسۆن کە ئەو کارەبا و گڵۆپەی دایاناوە ئەڵێن 1000 جار تەجربەی کردووە ئەنجا لە دوای 1000 جار گەیوەتە ئەنجا ئامانوو نەبووە 1000 جار ئەم تەلەی تاقی کردوەوە و سوتاوە و سەری نەگرتووە و ئەوانە تا ئاخیر جار کە نەک هەر کارەبا چەندین داهێنانی تریشی کردووە ئەدیسۆن طبعا کتێبەکان من عەرزم کردن یەکەم کتێب تەفسیرەکەم نووسی تقریبا لە دەوری 2001 چاپ بووە ئەو کتێبم کاتی خۆی لە ئێران لە ئۆردوگاوین سەرەتایم دەست پێ کردووەکو وشە و کەلیماتی قورئانی دواتر هاتینەوە لە 92 لەوێ کەم کەم چەند بەریەکم لێ چاپ کرد بە جیاجیا جزم بە ناوی مفرداتی قورئانی پیرۆز 12 جزمم لێ چاپ کرد دواتر لە 2000 هەموویم کرد تەواو کرد تەفسیرەکە و لە یەک بەرگا چاپم کرد کە ئەم بەم شێوە بوو بۆ یەکەم جار کە چاپم کرد تەفسیری قورئانی پوختەی تەفسیری قورئان لەگەڵ هۆی هاتنە خوارەوەی فەرموودە و هۆی هاتنە خوارەوە و فەرموودە دەربارەی ئایەتەکان ئەوە یەکەم جار یەکەم چاپیەوە بوو دواتر بە دوای یەکات چەند جار چاپمان کردەوە هەر جارەی مەسەلا 5000 و 3000 ئەوانە چاپمانە کرد تا ئێستا چاپەکەی بە چاپێکی سعودیەشەوە کە لەوێ لە مەجمەعی مەلیک فەهەد چاپ کراوە کە ئەویش ئەمە چاپەکەیەتی لە ساڵی 1433 کۆچیا واتە 5-6 ساڵ لەمەوە پێش چاپ کراوە و ئێسەش چاپی دووەمی لەژێر چاپایە بۆ چاپی دووەم کۆی چاپەکان کە لەو تەفسیرە تایسە کراوە 9 چاپی لێکراوە ینی 9 جار چاپ کراوەتەوە بەوەی سعودیەوە بەمەش کە ئێستا لە ژێر چاپایە بێتە 10 و ئێستش هەر حازریشم کردو جارێکی کەش لێرە چاپی کەینەوە خۆمان ئەوە بەنسبەت تەفسیرەکەەوە بەنسبەت نووسراوەکانی ترەوە بابەتێکم لە ماستەرنامەکەمان نووسی بە ناوی التدرج في المنظور الإسلامي کە ئەویش چاپم نەکردو هەر ئەمە کۆمپیوتەر کراوەکەیەتی ئەمەش لە 2008 تەواو بووە دواوە لە دکتۆرا وەرگیراوم و دکتۆراکەش لەسەر منهج محەممەد بن عەبدوڵڵا الجەلی في تەفسیره ئەمە ڕەشنووسەکەیەتی دواتر هەندێک گۆڕانم بەسەرا هێناوە جگە لەمانش کتێبێکی فقیشم نووسیوە بە ناوی پوختەی شریعەتی ئیسلام پوختەی فقی شریعەت یا پوختەی شریعەتی ئیسلام لە بەردەستمان نییە بەڕاستی نووسخەی کتێبەکە ئەوەشم نووسیوە بە کوردی و کتێبێکی فقە بە کوردی و بە کورتی بە بەڵگە و دەلیلەوە ئەو ڕسالەی ماستەرەکەم کردومە بە کوردیش ینی وەرم گێڕاوە سەر زمانی کوردی ئامادەی چاپە ئەویش بەس ئێشترا چاپم نەکردووە لەگەڵەوەشدا سەرەتاش ئاماژەم پێکرد لە سەرەتای بەرنامەکەەوە کە لە سەحیحی بوخاریش تقریبا ڕوبعێکی کە بکاتە 1500 حەدیثیم لێ وەرگێڕاوەتە سەر زمانی کوردی بەڵام تر ئەوە بوو دوای ئەوە وەرگیرام لە دکتۆرای تروازم لە نووسینەکەیانە تا ئێسش ینی دەرفەت نەبووە بگەڕێمەوە سەری سەرراوە کۆمەڵێک نامیل کەوشتیشم نووسیوە دەربارەی پەیامی جەژن و دەربارەی نوێژ کورتکردنەوە و کۆکردنەوەی نوێژ و زۆر بابەتی ترینجا کاتی خۆی لەو مەکتەبی زانایانی یەکبوون و زمانی پێشتروانش هەندێک فەتاوای شەرعی وشتمان چاپ کردو کە ئەوانش من و مامۆسایانی تر و هەندێکشی هەری خۆمە نامیلکە
لەوە چ ئیساواشتان لە بەردەستمانین بەڕاستی ئەوش کۆمەڵێک نامیلکە و بابەتی جۆرا و جۆرن لە بابەتی فقهی لە بابەتی شەرعی دەربارەی حەدیث دەربارەی بابەتی جۆرا و جۆر نووسی من لە قۆناغی جۆرا و جۆرە بە کورتی تقریبەن ئەوە شتەکانی منە کە نووسی بێتم تا ئەم کاتە بەڵام وەکوتم بە دەقیقی هەمویانم لە بیر نێنا شتی کەشم نووسیوە مەسا علوم حەدیثێکی کورتم نووسیوە هەندێک ئەزکاری کورتم نووسیوە ئاوانی هەندێک بابەتی لەو چەشنانە ئەوە تقریبەن خۆلاسەکەی ئەوە بوو کە عەرزم کرد. دووشت زۆر گرنگە بە تایبەتی بۆ کەسانی کە بەهرەمەندن ئەوانەی کە دەستی نووسینیان هەیە بنووسن هەر لە کەیەوە ئەتوانن بنووسن شت بنووسن لەوەی کەوا شتەکەیشیان زۆر بەخۆت نەبێ نەترسن چونکە سەرەتا ئینسان کە شت دەست پێەکە بە تاکید بە شتی بەقۆت و بەهێز دەست پێ ناکە بەڵام وردە وردە خەڵک و مامۆسای تر و ئەوانە ڕێنمایی ئەکەن شتەکانی بۆ ڕاستەکەنەوە یارمەتیەیەن ئەتوانێت دواتر شتێکی جوان و باش بنووسی. پاشان مطالعە و خوێندنەوە مەرجیش نییە هەموو کەس شت بنووسی یعنی ئەو کەسەی کەواوەکو دەستی نووسینی ئەوتم با بنووسی ئەو کە دەستی نووسینیە با مطالعە و خوێندنەوەی باشی هەبێ و ئامۆژگاریشم بۆ هەر کەسێک کە زۆر حەزی لە مطالعە و خوێندنەوە بۆ ئیسفادە لە خوێندنەکەی بکە لە خوێندنەوەکەی بکە با لە کاتێکا کە کتێبێک سەرچاوەیەک خوێنێتەوە دەفتەرێکی لابێ دەفتەر و قەڵەمێکی لابێ هەر بابەتێ هەر مەوزوعێ هەر شتێکی گرنگی بینی لەو کتێبای خوێنێتەوە سەرنجی ڕاکێشا یەکسەر شوێن و لاپەڕە و بەرگ و ناوی کتێبەکە بنووسی چونکە لەوانەیە دوای چەند مانگیتر دوای چەند ساڵێکە زۆر پێویستی بەو بابەتە بێ نازانێ و بابەتی لەکوێ خوێندۆتەوە بەس ئەگەر دەفتەرێکی هەبوو دایمەشتی تیا تۆمارکە شتە گرنگەکان هەر کاتێک گەڕاوە بۆ دەفتەرە شتە گرنگەکانە بینێتەوە بە کەمترین وەخت من خۆم ڕێکەوتو جاری وای بابەتێکم لە کتێبێکی مەسا فەتح الباری خوێندۆتەوە باوەڕ کە بەمان گەڕاوم بە دوای کتێبە ئەو بابەتان نەمدۆزیێتەوە لە فەتح الباری ئەگەر ئەو کاتە کە پێشچاوم کەوت زۆر گرنگ بوو لەو دەفتەرا کە ئەڵێن بمنووسایە بە 5 دقە ئەم دۆزیەوە لە چ بەریەکایە لە شەرحی کام حەدیسە هاتووە لە کام بابەتە هاتوو ئەوە پاشانیش ئەو کەسە کە ئێوە مطالعە بکە یا بنووسێ زۆر زۆر گرنگە ڕێنمایی و ئامۆژگاری و نەسیحەتی خەڵکانێک کە لەو بوارە بەتوانان وەرگن یعنی سەی وایە زۆر خۆی مانووەکە لە شت نووسینە دوای بە کەڵک نایە زۆر خۆی مانوو کردو ئەوەی ناوێ زۆر خۆی ڕەتاندووە لە شتێکە کە وایە ناکرێ چ نووسینەکە بێت چ مطالعەکە بێت مطالعەیەک مەسا ڕۆژە لەوێ ئەخوێنی و ڕۆژە لەوێ ئەخوێنێت و تێکەڵێکە و دوایشی دوای مانگە لێ پرسە چیت کرد و خۆشی نازانێت چی کرد بەڵام ئەگەر بچوە پرس بە مامۆسایەک بە شارەزایەک بە کەسێکی بە ئەزمون بکا لەو بوارە پێی ئەڵێ چۆن مطالعە بکە چۆن بخوێنێتەوە چۆن کاتەکان تەوزیعەکە چۆن بابەتەکان لێک جیاکاتەوە بابەتیان کە یا ئەگەر ئێوە بنووسێ چۆن بنووسێ لەکوێوە دەست پێ بکە شتێکی چۆن بنووسێ مەسا من برادێک شتێکی نووسی بوو بابەتێکی نووسی بوو لە ماوەنە هاو بەلای من کە سێرم کرد یعنی زۆر خۆی مانوو کردو بەس ئەو ئەهمیەتەشی نیە ئەو شتێکی ئەو نووسێتی یعنی ئەو هەدەفە ناپێکی هەر شتی کۆ کردوت ئێدەوە ینی ئەو وەختێکی زۆر شتێکی زۆر چەند شتێکی زۆر و زەبانی نووسی و کۆ کردەوە بەس بێ بەرنامە بێ تەرتیب بێ نەزم ئەوە گەر سەرەتا بەهاتێ مەسا بە منی بوتایە چی بکەم لەوانی هەندێک ڕێنماییم باەتێ کاتم زۆر بۆ بگەڕاندایەتەوە و ئیسفادەی زۆرتر لە نووسینەکەی بکردایە و بە جهودێکی کەم شتێکی چاکتر و جوانتر و پختری دەنووسی لەبەرەوە ئەخیر نەسیحەتم ئەوەیە بەڵام بە فیڕۆنەدانی کات ئینسان یا بخوێنێتەوە یا گوێ بگرێ لە شت یا بنووسێ یا دەرس بخوێنێ یعنی یەکێک لەم شتانە بکە کاتەکان بەشتی بێکەڵک و بێهودە نە بۆ دنیا باشە نە بۆ قیامەت کەڵکەگرێ بەسەر نەبێ ئەوە ئەخیر قسەی منە و ئومێدەوارم ئینشاڵڵا بینەرانمان سوودی لێ ببین و سوپاسدانەکەم بۆ ئەم دەرفەتە و خی گەورە سەرکەوت و مۆفەقتان بکە و بتوانن خەڵکانی تر کە لە ئێمە زیاتر و زۆرتر مانوو بوون و ئەزمون و تەجربەیان هەیە بتوان ئەو کەسانش بەسەر بکەنەوە بۆی میلەتەکەمان سوودمەند ببێ
لە ئەزمموی ئەو کەسانی کەواکو نووسین و مطالعە و خوێندنەوە و ماندووبوونێکیان لە بوارێک لە بوارەکانی ژیانە لە بوارێک لە بوارەکانی نووسینە پێشکەش بە میلەتەکەیان و بە ئاینەکەیان کرد.